کەمان دەربارەی کافتریایەکە لە شاری سلێمانی. ئەم کافتریایە کەلوپەلی تایبەتی هونەرمەندان دەفرۆشێت و پارەکەی بۆ کاری خێرخوازی بەکاردەهێنێت. دو ساڵ بەر لە ئێستا کاتێک عەباسی کەمەندیاتە شاری سلێمانی و تابلۆکانی لەگەڵ خۆی داهێنا بۆ نمایشکردن، یەک لە تابلۆکانی لەلایەن ماڵی چالاکەوە کردرا و لێرەدا هەڵواسرا. بەڵام تابلۆکە بوو بە پارە و را بۆ ئاوارەکان. ئێستا لە شوێنی تابلۆکەی کەمەندی راپۆرتێکی ڕۆژنامەی ڕوودا و هەڵواسراوە. کافەکان سەرنجی خەڵکیان لەسەر بینا و ئەپارتمانە هەوربڕاکان لابرد. لە شەقامی سالمی سلێمانی لە نێوێکێک لەو خانوانەدا کە بە شێوازێکی تەواو کلاسیکیانە کەلوپەل و کەرەستەکانی ڕێکخراون باشتر تێدەکەیت خەڵک چۆن گەڕاونەتەوە بۆ مۆدێلە کلاسیکەکانی خانوبەرە و ئەو قاپ و قاچاغە کۆنانەی بەکاری دێنن. نیازم هەیە بۆکسێک دروستکەم لەم ماڵە داینم، ئێرەشتی شخصی خۆمی زۆر تایە ماڵە بگرە لە تابلۆ، لەم تارە، لە چەند پەیکەرێک شتی هوەری. من مستعدمانی خۆشم، ینی هەمووی بفرۆشم، پارێکی بچێتە ناو ئەو بۆکسە بۆ هەر کارە ساتێک خۆنەخواستە لە وڵاتە ڕووبا لە کوردستان. تاوان خۆم و ماڵم ینی لە خزمەتی ئەم خاکەیان بەڕاستی. ئێستا کارمەند و خاوەنی کافەکان ئەو کەرەستە سەرنجڕاکێش و خۆشەویستانی خۆیان دەفرۆشن تاوەکو پارەکەی بنێرن بۆ ئاوارانەی لە سەی خێمەیەکدا ژیان بەڕێ دەکەن و پێیان دەڵێن ئاوارە. لە نێو ئەو کەرستانەشدا کەلوپەلی کەسایەتیە دیارەکان هەیە. بیرۆکەکە زیاتر وا بۆم هاو باڵین کە وەک ئێمە هەمومان پێشمەرگە نین بڕۆین چێک هەڵگرین و شەڕکەین. بە پێویستم زانی هەر کەس و بە پێی ئیشی ڕۆژانی خۆی، کار و کاسبی خۆی چۆن بتوانین بەشدار بین لەم ئەزمەیە کە ئەمڕۆی کورد و کوردستان پیاە ئەڕۆین، کە سێم جارەوە بە زەخمی ئاوارابین و کۆڕەوەکەین. تاوان هەڵبەتە بەداخەوە من وامەزانی نەوە یەک ئاخر جار بوو کورد دەربە دەربێ کۆڕۆکە، بەڵام زۆر دووبارە و سێبارە بۆتەوە. ئیتر حەزم کرد ئەو شتەی کە هەمە، ئەم ماڵی کە هەمە، ئەم ڕێستۆرانتە بەکار بێنم بۆەوەی بەشدار بین. ئەم یارمەتیانە کۆکرایەوە وزانیمان کە ئەچێ بۆ خەڵکی شنگار، زۆر بە باشمانزانی کە ئێمەش بەشدار بین لەبەرەوەی هەمومان ئەبێ بەشدار بین لەو ئیشانە و یارمەتی خەڵکی خۆمان بێت. تەنیا لە شەوێکدا و لە ڕێی زیادکردنی ئاشکراوە ماڵی چالاک توانی بڕی 31,164 دۆلار کۆ بکاتەوە. یەکێک لەو کەرستانە چاکەتەکەی شێرکۆبێکەس شاعری نێوداری کورد بوو، بە بڕی 3,000 دۆلار فرۆشرا و بەرزترین نرخەی کڕین بوو. ڕاستەوە پارەی دیاری کۆکراوەوە 30,000 دۆلار لەواشە هاوکاریەکی کەم بێت لە چاو هاوکاریانی کە شوێنانی ترێکا بۆ ئاوارەکان، بەڵام بێ بە دەست پێشخەریە کە ڕێستۆرانتی ماڵی چالاک و کۆمەڵێک کەسی خۆبەخش کە ئەم جۆرەیان ئەم جۆرە لەم ئیشەکە بەشێکی زۆری کەلوپەلی هوەری بوو تایە فرۆشرا. هیوادارم لە شوێنی تر دووبارە بێتەوە بۆ وەکو دەست پێشخەرێکی نوێ بێ بۆی هاوکاری ئاوارەکانی پێ بکرێت. تامان ئەو برادری کە چاکەتەکەی کڕی حەز ناکە ناوی بێنم بۆمانە خێرخوازە، بەزەڵم دکتۆر ئتر خۆی دکتۆر تەمان مەزادەکە بە 30,000 تەواو بوو، 30,000 دۆلار فرۆشرا ئەوشەوە. بەڵام بۆ ڕۆژی دوای ئەوە دکتۆر بە گەوری خۆیمانە تێمە 5,000 دۆلارە پاری بۆ چاکەتەکە حەزی کرد زیاتر یارمەتی باتۆمانە. بەڕاستی سلێمانی تەمان هەموو کورد و کوردستان بە تایبەتی ئێرە نازانم سلێمانی خەڵکی زۆر بەدڵێکی گەورە و دەستبڵاویەوە ئەو شەوە بەشدار بوون. ئێوارێکی زۆر خۆش و زۆر سلێمانیانە بوو بەڕاستی. بیرۆکەی پرۆژەی کۆکردنەوەی هاوکاری بۆ ئاوارەکانی شنگال لەلایەن خاوەنی ئەم ماڵەوە بوو بە هاوکاری ڕۆژنامەی ئاوات و چەند هاوڕێیەکی چالاک.
ئێرە شوێنی چاکەتەکەی شێرکۆبێکەسە کە وەک یادگاریەک لەلایەن کەس و کارەکەیەوە درا بەم ڕێستۆرانتە. ئێستا ماڵی چالاک لە چاوەڕوانی وەرگرتنی پۆشاکێکی دیکەی شێرکۆدایە تا ئەو شوێنە بە بەتاڵی نەمێنێتەوە. بەڵام ئەگەر ئەو ناخۆشی و نەهامەتیانی بەسەر کووردا دێن بەردەوام بن ڕەنگە جارێکی دیکەش ئەو دیوارە هەر بە سپێتی بمێنێتەوە.